فرموا. السلام عليكم. عليكم السلام. بخير عزيزي. فرموا داشم. فرموا. سلام عليكم. بخير بي. زور سپاس. سلام عزيزي. عزيزي فرموا. کاکەس بۆ جوابی کتابەکەم هاتمەوەی تابەت بە دروستکردنی کۆمپانیای خۆراک. تا ئێستا تەواو نەبووە. لەبەرچی کاکەس بن 3 مانگەوە هاتووە دەکەم بۆ دەزانم بەڵام کێشە یاسایی هەیە. ناکەم چ کێشێکی یاسایی کۆمپانیاکەی من کە دامەزراندووە هەموو مەرجێکی یاسایم جێبەجێ کردووە. دەزانم کاکە بەس کێشە یاسایی هەیە بەڕاستی زۆری دەوێتن. بەڕێزم کۆمپانیاکەی من کۆمپانیایەکی باشە. بەڕێزتان دەزانن کە تایبەتە بەهێنانی خۆراکی تەندروست. لە زۆربەی یان لە هەندێک لەو کۆمپانیانە باشترە کە ئێستا لە بازاڕە خۆراکی ناتەندروست دەرخواردی خەڵک دەدەن. دەزانم دوو کەسێکی باشی دەشناسم. بەڵام چی؟ بەڕاستی حەزمەی هاوکار بکەم. لەو کێشانەی یاساییان تۆزێک لۆت ئاسان بکەم و یارمەتی دەم. بەڕێزم هەموو مەرجێکی یاسایم جێبەجێ کردووە. کێشە هەیە لە خۆمەوە نارێم بە قوربان. کێشە هەیە. باشە. دووەم زاش تۆزێک کابراش قەپاتی. تۆ دەستکراوە بە. ئەها تێگەشتم. کاکەس بەبەستان بەرتیلە. من بەڕاستی لەسەر ئەو مۆزوعان لە کاکاو ناخەچێکی زۆرم کردووە. کارێکی حرامە. بەڕاستی من ئەو کارە ناکەم. بەتیلیسی کاکە. کاکەس زۆر وازع دیارە بەرتیلە. بزانە کاکەس من ئێستا بەڕاستی دەچمە لای بەڕێوەرە تازەکەتان. بیستوون کە بەڕێوەرێکی تازتان بۆ هاتۆ کەسێکی باشە. دەچم مۆزوعەکەی تێدەگەێنم کە ئێوە لەبەر ڕواندنی کارەکانی خەڵک بەرتیل وەردەگرن. باشە پێشەوەی بڕۆی با تەلفۆنۆ کاوی بکەم تا شتێک پێ بڵێتن. ئەلۆ کاوە هەتە لێیان وەرە. باشە خواحافیز. کاکەس واز لە کاکاوە بێنە بەڕاستی من دەبێت دانش تا کاوەری دانش وەرە کاوە دانشە وەرە. بەخێر بێ چاوەکەم بەخێر سەلامەت یاخۆ زۆر سپاس. بەڵێ کاکە قەیس. کاوە گیان ئەو پارەی کە وەردەگرین لە بۆ چییە؟ ئەوە دیارە کاکە قەیسەوە لە بۆ فەقیر و هەژارانە. کاکاوە لەسەر مۆزوع زۆر مناقەشەمان کرد. لە کۆتایە بەڕاستی من ئیشەکەم پێ ئیشێکی حرامە. لەبەر چ پێت حرامە کاکە؟ لەبەرێکەوە بەرتیل وەردەگرن زۆر وازەحە. کاکە گیان ئەوەی وەردەگرین ئەمە بەرتیل نییەوە. ئەوە لە بۆ لێ قەوماوانە لە بۆ هەژارانە لە بۆ ئەو کەسانەیە کە بێ دەرامەتن کاچ خۆ. وەدێ کاکە قەیس ئەمە دەستگاچ خێرخوازیمان هەیە. چ بەڵگەیەکتان هەیە کە ئێوە پارەی دەدەنە فەقیر و لێ قەوماوان؟ کاوە گیان ڤیدیۆکەی پیشاندا. بە سەر چاو. ئەوەش بەڵگە. ئەوەی دەیبینی ئەوە یەک لە نمونونەکانە. فەرموو بە چاوی خۆت ببینە. زۆر سوپاسی کاقەیس و کاکاوە دەکەم بۆ ڕێکخراوە خێرخوازیەکەیان. 3 ساڵە مێردم ئەمری خوای کردیە. ژیانی خوشک و برایەکانم زۆر باش نییە هەر بە منداڵەکانی خۆیان ڕادەگەن. ئەگەر ئەو ڕێکخراوە نەبووایە لەو ژیانە سەختەدا دەبوایە لەسەر شەقامەکان سوالمان کردبایە. لەبەردەم ئینسانە بێغیرەتەکان سەرمان شۆڕ کردبە. بەڵام ئەو ڕێکخراوە 3 ساڵە ئێمەیان ستر کردیە. هەرچی خەرجی منداڵەکانم و کرێی خانۆ گردیتیانە ئەستۆی خۆیان. هیوای تەمەندرێژی و لە شاغیان بۆ دەخوازم. فەرموو کاکە. خۆ بە چاوی خۆ دیتن. بەڵێ. ئەگەر حەزشت لێیە ڤیدیۆ دیکەشم لێ پێشان دەدەم. نەمە پێویست ناکات تاوە قەنەعەت من داوای لەبرتان دەکەم بە هەڵە بیرم کردووە لە وەرەستان. بەڕاستی دەستان خۆش بێ. ئێوە ئیشەکەتان خێرخوازیەم. کەوای لات حەزەکەم بەشدار بم. ماگەرم بە بڕی $3000 مادام ئێوە یارمەتی فەقیر و هەژاران دەدەن. بە قوربان. یەک دەقە. باوەڕ کە خێزانەکەیە ئارام و گوڵشەر. ئەوەندە هەژار ئەوەندە هەژارن ئەوژێ ئەوان نانی ئیلاهی نییە بیخۆن. کافر بە کافرایەتی خۆزجی بەوان دەستی ئەوە لەسەر لێواری جیابوونەوەنا ئیشەکەیان گەیشتە مەحکەمەی. 2 دەفتەر ئیشەکەیان حەڵ دەبی یەک خانیان لێ بکڕۆتەوە. بینە ئەو پارە با بدەیە خانیان لە بۆ دەکڕین چ دۆ کاکە قەیس خانیان لە بۆ دەکڕین هەم جیان نابنەوە هەمیشی سڕەحەت دەکەن. بەهەشتەکەی دەکڕیەوە. هەر بەهەشتی بە خۆت دەکڕیەوە لەو خۆت.